بە مەبەستی بەردەوامبوونی خزمەت و برەودان بە کەرتی تەندروستی و بە ئامانجی سەلامەتی هاوڵاتیانی سنوورەکە لە چوارچێوەی کار و پرۆژەکانیدا کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە گەرمیان بە پێکێنانی ستافێکی لێهاتوو پڕ ئەزموونەوە بە مەبەستی پشکنین و چارەسەرکردنی هاوڵاتیانی ناوچەکە سەردانی قەزای کفریان کرد. لای خۆشیانەوە هاوڵاتیانی قەزاکە وێڕای دەستخۆشییان بۆ ستافە پزیشکیەکە نمونە و خزمەتی کۆمەڵگەی پزیشکی بەخشینیان بەرز نرخاند. هاوکات بەرپرسی ئەنجومەنی کفری کۆمەڵی ئیسلامی هیوای خواست کۆمەڵگەی پزیشکی بەخشین بەردەوام لە ڕێی ستاف و لیژنەی پزیشکیەوە بتوانن سەردانی سنووری قەزاکە بکەن و خزمەت بە دانیشتوانەکەی بکەن چونکە ئاشکرایە کەرتی تەندروستی لە سنووری قەزای کفری خراپە. دکتۆری وەڵا هیشتیانە کفری سوپاسی ئەم بەرنامەیەوەکەم و بەخشینە و دەستان خۆش بێ و چاکە وەڵا زۆر باشە این شەکەرەیە و زەختە و هیندگانە و زۆر باش. شاری کفری بەڕاستی هیچ لایەنی ئاوڕێ لە ناداتەوە لە ڕووی تەندروستیەوە نە پزیشک نە دەوا و دەرمان بەڕاستی بەخشین کارێکی زۆر باش کردو لە ڕووی فحوسات و دەرمان بەخشینەوە ئێمە زۆر سوپاسیانەکەین بەڕاستی وە خەڵکی شاری کفری. خراپەتێکی بەگرمتانەکەم زۆر سوپاسانەکەم بۆ هاوکاریەتان یاخوا بە هەمیشە نمونەتان زۆر بێ. وڵی زۆر پێویستی بە پزیشکە یعنی هیچمان نییە لێرە تەنانەت یعنی عملیاتێکمان دکتۆریە باشمان هەیە تەنانەت بەس تەحلیلێکە و بەسیت و تەواو هەموو شتێکمان پێویستە ئێمە لێرە. وەکو ئەنجومەنی شاری کفری کۆمەڵی ئیسلامی دەستخۆشی و پێزانیمان هەیە بۆ کۆمەڵی پزیشکی بەخشین لە گەرمیان بۆ ئەو هەڵمەتێکەوە کردیان هاتن بۆ شاری کفری بۆ پشکنینی هەندێک لە نەخۆشەکانی خەڵکی شاری کفری خۆشەویست. بەڕاستی شارەکەمان پێویستی بەو پشکینانە هەیە لەبەرەوە کەرتی تەندروستی لە شارەکەمان لاوازە. ستافی کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە گەرمیان ئەرکیان پشکنینی نەخۆشیەکانی ددان و فشاری خوێن و شەکەرە بوو لەوبارەیەوە سەرپرشتیاری ستافەکە ڕایگەیاند ئەمە یەکەمین و دواهەمین کاریان نابێت و بەردەوام دەبن لە خزمەتکردنی دانیشتوانی سەرجەم شار و شارۆچکەکانی سنووری گەرمیان لە ڕووی تەندروستیەوە. ئێمە وەکو ستافی کۆمەڵگەی پزیشکی بەخشین ئەمڕۆ خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە هاتوین بۆ شاری کفری خۆشەویست و لەم سەردانەماندا هەستاین بە ئەنجامدانی چەند پشکنینیەک لەوانە پشکنیدان و زەخت و شەکرە و ئیشەڵا بە گوێرەتوانە ئەمە سەرەتا کارمان و دوکارمان نابێت لە ئایندەدا هەوڵەدەین شارەکانی تری سنووری گەرمیان بەسەر بکەینەوە. وەکو دەزانین کە شاری کفری خۆشەویست و بنکەی تەندروستی وەکو پێویست تێدانیە و دکتۆری پێویستی تێدانیە بۆیە بە پێویستمان زانی ئەم سەردانەمان بکەین و ئەم چەند پشکنە بۆ ئەنجام بدەین. کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە گەرمیان لە سەرەتای دروستبوونیەوە تا ئێستا توانیوێتی خزمەتێکی بەرچاوی دانیشتوانی سنووری گەرمیان بکات. هاوڵاتیانی ناوچەکە شوێڕای ئومێدیان بەم کۆمەڵگەیە نیگەرانن لە کەرتی تەندروستی حکومی لە ناوچەکە بەو پێی حکوومەتی هەرێم لە زۆربەی بوارەکاندا دووچاری هەرەسێنان بووەتەوە لەو چوارچێوەیەشدا کەرتی تەندروستی پشکی شێری بەرکەوتووە. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام قەزای کفری.